نهێنی قازانجێکی گەورەی حکوومەت لە پرۆژەی ڕووناکی ئاشکرا بوو. بۆچی دەسەڵاتداران ئەو زانیاریانە لە خەڵک دەشارنەوە؟ ڕۆژەی ڕووناکی بۆ دابینکردنی کارەبای 24 کاتژمێری نرخی کارەبای بە شێوەیەکی خەیاڵی بەرز کردەوە بە جۆرێک لە 18 دینار کە پێشتر کەمترین نرخ بوو ئێستا بۆ 72 دینار بەرز بۆتەوە. پاساوی حکوومەتیش ئەوەیە کە لە ڕێی ئەم پرۆژە هاوڵاتی پارەی کەمتر لە چاو مۆلیدا بۆ کارەبا دەدات لە کاتێکدا حکوومەت یارێن بەهۆی ئەوەی غازی ناوەخۆیی بەکاردەهێنێت وەڕێکی کەم لە بەرهەمهێنانی کارەبا خەرج دەکات بە جۆرێک نرخی کڕینی 1 کیلۆوات کارەبا لە وێزگەکانی هەولێر و چەمچەماڵ و دوهۆک و خوورمەڵە 43 دینار لەسەر حکوومەت دەکەوێت. لا وێزگەی هەڵمی خەبات و باعەدرێ تەنها 23 دینار بۆ 38 دینار لەسەر حکوومەت دەکەوێت. کۆی گشتی نرخی 1 کیلۆوات بە 108 دینار لەسەر حکوومەت دەکەوێت ئەگەر هەموو خەرجیەکانی لەسەر هەژمار بکرێت لە کاتێکدا حکوومەت یارێم تەنها 400 یەکەی یەکەم کە زۆرینەی هەرە زۆری هاوڵاتی لەو برا زۆر زیاتر بەکاردەهێنێت لە خوار ئەو نرخەی تێچووەیە بە جۆرێک لە هەندێک حاڵەت تا 350 دینار دەڕوات. باوپێی پێچەوانەی ئەو بانگێشەی حکوومەت دەیکات نرخی کارەبانەک پاڵپشتی نەکراوە باوکو قازانجێکی زۆریش لە فرۆشتنی کارەبا دەکەن. لا هەوڵێکی دیکەی نوێی حکوومەت یارێم دەوێ بە پاساوی ئەوەی بە وزەی خۆر کار دەکات هاوڵاتیان ناچار بکات بۆیلەری 450 دۆلاری کە خۆی دەیهێنێت بکڕن. تۆ پێت وایە هەموو هاوڵاتیانی هەرێم بتوانن بەو پڕەپارەیە بە ئاسانی بۆیلەر بەو نرخە بکڕن؟